هەر لەو چوارچێوەیەدا عەدنان حوسێن قایمقامی هەڵبژێردراوی داقوق لە بارەی گۆڕانکاریەکان بەڵێنیدا کە وەک هەمیشە لە خزمەتی هاوڵاتیاندا بێت و لەگەڵ سەرجەم لایەنەکان کار دەکات بۆ بژانەوە و پێشخستنی قەزاکە و وتیشی وەک کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکەین بۆ بەرەو پێشبردننی قەزای داقوق و چارەسەرکردنی کێشەکانی قەزاکە. پیرۆزە لە هەمومان، پیرۆزە لە هەموو کوردستان، پیرۆزە لە سەرۆک باڤڵ، پیرۆزە لە یەکێتی نیشتیمانی کوردستان، پیرۆزە لە هەموو هەڤاڵانم کە بەتاکە پەیوەندی ئانان نامەیان ناردووە. من وەکو عەدنان وەکو لە ڕابردووە چۆن کارم کردووە بۆ خزمەتکردنی خەڵکی شاری کەرکووک بە تایبەت کە هەڵبژێردراوە وەکو قایمقامی نوێی قەزای داقوق بە هەموو هەوڵێک و توانایەکەوە شەو و ڕۆژ ئەکەمە سەرێک بۆ خزمەتکردنی ئەو قەزایە کە قەزایەکی هەوڵ بدەین بتوانین خزمەتی بکەین بە زیاتر کە کۆمەڵێ نوقسانی تیا هەیە ئەو نوقسانێ پڕ بکەینەوە بەڵام بەدەسی چونکە ئەمە وا فێرکراوین سەرۆک باڤڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمەی کادران فێرکراوین بۆ خزمەتی خەڵک دانراوین بە هەموو هەوڵێکەوە توانایەکەوە خزمەتیانەکەین.